سڵاوتان نەبێت. ئاماری دادگاکان بۆ ساڵی 2025 بڵاو کرایەوە. وەکەوەی کە لە شاشەی ڤارەوە دەبینن بۆتان باز دەکەم ڕێژەی هاوسەرگیری بۆ ڕێژەی جیابوونەوە بۆ ساڵی 2025 چۆن بووە. هەولێر و سلێمانی و دوهۆک وەردەگرین. ئەگەر باسی هەولێر بکەین ڕێژەی هاوسەرگیری 19,620 بووە و جیابوونەوە 7,113 بووە. ئەگەر باسی سلێمانی بکەین ڕێژەی هاوسەرگیری لە سلێمانی چۆن بووە 25,687 بووە. ڕێژەی جیابوونەوە 5,369 بووە بۆ ساڵی 2025. بۆ دوهۆک ئەگەر وەربگرین ڕێژەی هاوسەرگیری 12,955 بووە. ئەگەر ڕێژەی جیابوونەوە وەربگرین بۆ ساڵی 2025 لە دوهۆک چۆن بووە 3,354 بووە. گفتوگۆ دەکەم لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز ئەشواق نەجیب کە بەڕێزیان پارێزەرن. سوپاس بۆ ئامادەبوونت. سەرنجتان چێ بوو لەسەر ئەم بابەت؟ وڵای ئەبینیم کە هاوسەرگیری لە سلێمانی زیادی کردووە لەگەڵەوەیە جیابوونەوە کەمی کردووە. ئەوە زۆر سەرنجی ئێمە و کوڕەخراویش وەکو پارێزەریش و لە هەولێر زیادی کردووە. ڕاستی لێرە گەرمیانی تیانە بەس ئەمن لامە کە گەرمیانیش زیادی کردووە جیابوونەوە.